لەو قوتابخانانە نۆژەن بکەینەوە بەیانە یەکێک لەو بەڕێزانە کاک موراد خاوەنی کۆمپانیای موشتاخان ئەڵە دەمەوێت یەکێک لەو قوتابخانانە نۆژەن بکەمەوە و دەستی خێری درێژ کردووە. ئێوە چۆن ڕێ بەمان نیشان دەدەن و ئایا ئێوە قوتابخانەکەیان بۆ دەست نیشان دەکەن یانەوەی خۆیان دەست نیشانەکەن چ قوتابخانەیەک نۆژەن بکەنەوە؟ ئێمە خۆمان قوتابخانەکانیان بۆ دەستنیشانەکەین، خۆمان بۆیان دەستنیشانەکەین، پەیوەندیان کردووە بە ئێمەوە، ئەڵێن ئێمە ئامادەین نوێژەنی بکەینەوە لە کاتی هاتنیان و هاتنیان بۆ دەستپێکردنی نوێژەنکردنەوەکە ئێمە قوتابخانەکانیان بۆ دەستنیشانەکەین. ئەو قوتابخانەی کە زیانێکی زۆری بەرکەوتووە ئەوانی کە پێویستی بە نوێژەنکردنەوەیە هەیە بەڵندەر هەیە داوای کردووە بۆ نمونە قوتابخانەیەک 6 پۆلی دروست بکات، هەتا ئێستا هێشتا نەهاتوودەتە پێشەوە بەڕاستی، بەس وعدیان داوە و پەیوەندیان کردو و تەلەفۆنیان بۆمان کردووە. زۆر باشە. ئەوە بەمنێن ڕاگەیان وە کۆمانەتێکی میدیایی ویستم بیگەێنم، وتیان نۆژەنی یەکێک لەو قوتابخانانە لە ئەستۆی ئێمەیە بە کاملی هەر شتێکیان پێویست بێت بۆیە لێرەوە ڕامانگەیان خۆش بێ بڵێ ماڵە لەسەریان و دەستی خێران درێژ کردووە، دەستیان خۆش بێ و نمونیان زۆر بێ. مامۆستا ئەو قوتابخانانە ئێستا خوێندن تێدا دەستی پێ کردوتەوە ئەوانەی کە لافاوی تێچووە یان ئەم تەلەبانە ئێستا براون بۆ قوتابخانەی دیکە یان چۆنە؟ ئێمە لای ئێمە ئیسا پشووە هەتا 4 دەوام نییە، کراوەتە پشوو. باشە هەتا 4 دەوامی فەرمی دەست پێکات، تاقیکردنەوەکانیش دواخراوە. بەڵێ ئاگادارم تاقیکردنەوەکان دواخراوە. لێرە لەم بەرنامەیەوە داوامان لە بەڕێز وەزیری پەروەردە کرد کە تاقیکردنەوەکان دوا بخا بە سپاسە وەڵامی داینەوە، بەڵام وەمانی هیچ دەوامیش ناکرێت، ینی دەوامی پۆلەکانی دیکەش نییە کەواتە لێ نانە دەوام هیچ دەوام لە هیچ شوێنێک لە ناو خوێندنگا و قوتابخانەکاندا نییە، بە هیچ شێوە لە چەمچەماڵ شۆڕش تەرکیە هەموو ناحیەکان لادیەکان دەوامی تیان نییە لەبەرەوەی پشووە. باشە کەواتە مامۆستا و بەروارە ینی تا سەرەتای ساڵی نوێ هەموو قوتابخانەکان بەم 10-15 ڕۆژە نۆژەن دەکرێتەوە، سەر پێ دەخرێتەوە بۆی کە تەلەبە بتوانێت دەرس و داوامی تیا بکە. وا بڕیارە هەتا 4 ئەو 11 قوتابخانەی کە ئاماژەم پێی کرد ئەوانە تەواو بکرێت تا 11 لەبەرەوەی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی لەسەر خەتە ڕۆژانە خۆی سەردانی چەمچەماڵەکە لەگەڵ ستافەکەی بەڕێوەبەتی گشتی لە بیناسازی لە کارژێڕی لە کۆگاکان سەردانی چەمچەماڵەکەن ئەمێنەوە لە چەمچەماڵ خۆیان سەرپەرشتیەکەن لەگەڵ ئێمەیە بەڕاستی هاوکارمانن لەگەڵ وەزیری بەڕێز وەزیری پەروەردەش هەم هاوکارمانە ئەو کەلوپەلانەی کە داوامان کردبوو بۆمانیان دابین کردووە. بڵێ زۆر باشە مامۆستا، ئەم لەبەرەوەی دەوام هەبوو ڕۆژە هەندێک لەو قوتابخانانە کە لافاوی تێچووە ئەنی خوێندکارەکان لە کاتی دەواما بوون خۆیان بە نێو لافاوەکەی ڕزگار کراون وەکو دەزانین بە گریان و بە قیژە و ئەوە مامۆستا بەڕێزەکان مامۆستا دڵسۆزەکان لێرەوە دەستیان خۆش بێ خوێندکارەکانیان ڕزگار کردووە. ئەمە هەندێک لە دەرووناسان دەڵێن پێویستی بە جۆرێک لە ڕاهێنانەوە هەیە. بیرتان لەوە کردوەوە قوتابخانانە یەکسەر تەلەبەی تێن نەچێتەوە ینی جۆرێک لەوەی هەندێک توێژەری دەرونیان بۆ بنێرن بە تایبەت لە یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژا بۆی جۆرێک لە ڕاهێنانەوەی تەلەبەکان هەبێ لەوەی ینی لە ڕووی نەفسیەوە ئامادە بکرێن بچنەوە ئەو پۆلانە. بەڵێ بەڵێ ئەوە ئامادەکاریمان کردووە، سنتەری توێژین سنتەری دەرونیەکان وا بڕیارە لە ماوەی چەند ڕۆژێکە کۆڕێک یا سیمینارێک بکە بۆ قوتابیانە لە قوتابخانەکاندا، ینی ئەومان بۆ هاتووە بەڵام لەگەڵ دەستپێکردنی دەوامی ئینشاڵڵا ئەنجامێدەین. زۆر باشە مامۆستا، بەڕێزت بووی بە بەڕێوەبەری پەروەردەی چەمچەماڵ، بەڵێ ئومێدت وایە کە بتوانن ینی خزمەتێکی باشتر بە بواری پەروەردە بکەن لەو سنوورە بە هەوڵ و هیمەتیە مولایەک چۆن دەستی ئەوە درێژ دەکەی بۆ وەزارەت بۆ سەرمایەدارەکان بۆ خێرخوازان توانن هاوکاری بواری پەروەردەش بن و بەرنامە و پلانتان وڵی من بەڵێ من هەر لە بەرنمەکەی جەنابتانەوە داوا لە خێرخوازانەکەم لە سەرمایەداران کە ئاوڕێک لە قوتابخانەکانی قەزای چەمچەماڵ بدەنەوە. بەڕاستی ئێمە بەڕاستی چەند ساڵێکە بێ
قوتابخانە و خوێندگاکانمان نۆژەن نەکراوەتەوە، پێویستیان بە نۆژەنکردنەوە بەڕاستی داوایان لێکەین کە ئاوڕێکمان لێ بدەنەوە. کەلوپەلی ناو قوتابخانەکانمان زۆر کۆنا، پێویستی بە گۆڕین هەیە. هەر ئەو کەلوپەلانەی کە ئێستا هەیە لە ناو قوتابخانە و خوێندگاکانی ساڵانی پێشووە زۆر کۆنا، یعنی قوتابخانەمانەی هەتا ئێستا کەلوپەلەکانی 10 ساڵەوە پێشە 12 ساڵەوە پێشە، بەڕاستی پێویستیان بە کەلوپەلی تازەیە، پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە. من هەر لێرەشەوە دووبارە داوایان لێکەم کە ئاوڕێکمان لێ بدەنە، وەزاری پەروەردە ئاوڕێکی جدی زیاتر بداتەوە لە قوتابخانە و خوێندگاکانی چەمچەماڵ. وعدیشیان پێمان داوە، بەڵێنیان داوە کە ئەوان هاوکاری ئێمە بن. باشە مامۆستا بۆ هەندێک ڕووداوی نەخوازرا و ڕوونەدا، ینی کەەوە ئەم پۆستەتان وەرگردووە داوای ئەوەتان کردووە هەندێک سەلاحەتی دیکەتان پێ بدرێ، هەندێک دەستکراوەتان بکەن، هەندێک لە ڕووی مادیەوە هاوکاری و دامتان بکەن. بەڵێ ئەو دەسەڵاتانە وا بڕیارێک ئەو دەسەڵاتانەمان بدەنێ، هاوکاریمان ئەکەن. بەڕاستی بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی لەسەر خەتە لەگەڵمانە سەردانی ئەکات، هەر شتێکمان بێوێ بۆمان دابینەکە، هەر نووسراوێک بێت ڕاستەوخۆ بۆمان بەرزێکاتەوە بۆ وەزارەت بۆ دابینکردی. بۆ نمونە 1000 کورسی قوتابیمان هەیە، یعنی واتەیە ڕەحلە پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە. ئەو ڕەحلانە بە بڕی 13,384,000 داوایان کردو لە وەزارەت کە بۆمان نۆژەنکردنەوە. ئەو ڕەحلانە پێویستیان بەوەیە کە چا بکرێتەوە جارێکی تر. لە ڕووی کەلوپەلیشەوە ئێستا حالیەن کۆگاکانی چەمچەماڵ لە ڕووی کتێبەوە کتێبی بۆ دابین کراوە، هەتا ئێستا وەجبەیەکی کتێبی باش هاتووە بۆ کۆگاکان، وەجبەیە قورتاسی هاتووە، هەندێک لە ڕێکخراوەکان قورتاسییان دابین کردو، جانتا و کەلوپەلیان دابین کردووە. بڵێ باشە مامۆستا چ شتێک ماوە کە ئێوە بزانن کە پێویستی بەوەیە دام بکرێ، سەرمایهداران خێرخوازان یان وەزارەت دامیان بوارە بکە، ڕەنگە تا ئێستا بۆ نمونە ئەو بوارە ئاوری لێ نەدراوێتەوە لە بواری پەروەردەدا، ینی چ شتێکی دیکە هەیە؟ ئەو بیناکان وتت وەزارەت و بەشێک لە خێرخوازان دەیکەنەوە بوو ئەوە، ینی چ مەجالێکی تر هەیە لە بواری پەروەرد؟ وەڵی ئێمە هەندێک گەڕکمان هەیە لە چەمچەماڵ، بۆ نمونە گەڕکی ئاسوودەمان هەیە، پێویستی بە قوتابخانەی بەڕاستی زۆر زەروی. باخچەیەکمان هەیە لە گەڕکی ئاسوودە، هەتا ئێستا لە کرێەیە، هەتا ئێستا کرێدن چەند ساڵە ئەو باخچەیە کە گەڕێکی گەورەیە، گەڕێکی ئەنفالەکانە، زیاتر لە 5,000 مناڵی تایە، یعنی ماڵی تایە. بەڕاستی پێویستی بە باخچەیە، پێویستی بە قوتابخانەیەکە. بۆ نمونە کۆمپانیامان هەیە، کۆمپانیای بەڕێز ستی چەرمووە، بەڕاستی ئەو گەڕەکە قوتابخانەی بەس کابینەیە تا ئێستا. گەڕێکی قادرکەرێمەکانمان هەیە ناحەی شۆڕش، هەمووی کە سوکاری ئەنفالە، بەڕاستی پێویستیان بە قوتابخانیان بۆ دروست بکرێ. لە گەڕەکی پیرایەکان هەر لە شۆڕش هەمووی کە سوکاری شەهید و ئەنفالن، قوتابخانەکان لە ناو کابینەیە. باشە مامۆستا باسی کۆمپانیای بەڕێزت کرد چەرموستی کە پێویستی بە قوتابخانەیە، بێنێ لەم بەرنامەیەوە بەڕێز کاکمەلایەسین خاوەنی گروپی کۆمپانیایی بەڕێز بەڵێنیەوەیدا کە قوتابخانەیەک بۆ چەرموستی دروست بکە، ئیترەوە لە ئێستا بەدواوە ئەرکی ئێوە دەبێ وەکو بەڕێوبەری پەروەردە و قایمقام و ئیدارەی شارەکە دەبێ بە دوای ئەو بەڵێنەدا بچن و داوای لێ بکەن کە دەست بە کارەکانی بکە و بۆی کە ئەو بەڵێنە هەم جێبەجێ بکرێم خەڵکی چەرموستی لی سوودمەند بن. ئینشاڵڵا دەستان خۆش بێ. بەڕاستی ئەوە شتێکی زۆر باشە. هەتا ئێستا ئەو گەڕەکە قوتابخانەی بینای تیانێ تەنها بە کابینێ، کابینەکانیش لە ڕۆژی بارانە، لە ڕۆژی با و بارانە هەمووی کارەبای تێچێ. بەڕاستی وەزعیان زۆر خراپە، دوو دەوامی تایە، دوو دەوامی قوتابخانەی تایە. بەڕاستی ئەو گەڕەکە گەڕێکی گەورەیە. سپاس دەکەم مامۆستا، زۆر بەڕێز مامۆستا قاسم عەلی معروف بەڕێوەبەری پەروەردەی چەمچەماڵ، زۆر سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. خۆشەویستان بەردەوامە بین لە دوای شوێکی کورت.
هەیە لە وڵاتەیە لە هەموو مەجالێکە بەس تۆزێ بوعدە سیاسیەکەی هێشتا ینی من ئەڵێ هێشتا لەگەڵ کۆمەڵگەیە تەفاعلی نەکردووە بخواش هەندێک معطياتی هەیە ینی ڕاستە ڕبتی بە هەندێک معادلاتەوە هێویش ڕاستە بۆ یەکێتی و پارتیە کۆد و حیزبە گەورە يعني ئەو زۆر کلۆز نەبێت باشە چاکەتەکەم دانەخم باشترە وەڵام مامۆسا من دای ئەخەم بەس ئیتر باشە بە من دای نەخم با یەکێکمان دای نەخین بەڕێزان بەردەوامین باز لە هەوڵەکانەکەین بۆ پێگەێنانی کابینەی دێمی حکوومەت هێرەمی کوردستان هەوڵەکان بەکوێ گەشتون یەکێتی پارتی بەنیازی چین بۆ ئەم کابینەیە دروست ناکەن بۆ حکوومەت پێک نایەنن حەزب لایەنەکانی دیکە بەنیازی چین پلان و پرۆژیان چییە ئەوها چاوەڕێ دەبن یان چی دەکەن گفتوگوێن پرس و باس بابەتاکەین بە میانداری زۆر بەڕێز ئەومسا مستەفا عەبدوڵڵا سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو لە پەرلەمانی کوردستان کاک مستەفا سڵاو لێبێ زۆر بەخێراتی سڵاو لە ئێوەش سپاس بۆ بەشداریکردنە کابینی دێم بۆ پێک نایە مامۆستا بە بڕای ئێوە وڵا دەبێت لە ململانەی بینی یەکێتی و پارتی بپرسی من جارانی تریش وتومە شەڕی یەکێتی و پارتی لە 64ەوە بەردەوامە ڕۆژێ گەرم ڕۆژێ سارد ڕۆژێ هودنە ڕۆژێ ئاشتی ڕۆژێ شەڕ هەندێک جا شەڕی گەرم هەندێک جا شەڕی عەلامی لە نەتیجەش هەرێمەکە و قەوارەکە و خەڵکەکە بۆتە قوربانی شەڵا ناگاتەوە بە شەڕی ئایشەڵا ناگە ومێت دەگەین تێپەڕی بێ ئەوە حرام بوو بێ چونکە ئەزمون کرا تاڵ بوو بۆیە من قەناعەتم وایە هەڵەیەکی گەورەیان کە تێکێتی و پارتی لە دوای ئەو هەڵبژاردنە کە 2 ساڵ تێپەڕی بوو بەسەر هەرێمێکی بێ پەرلەمان حکوومەتێکی ماوە بەسەر چوو بڕیاردرا ئینتیخاباتێک بکرێ بەغدا چۆ ژێرباری ئەو هەڵبژاردنەی پەرلەمانی کوردستانە دەواازەیە کرایەوە لە هەرێم چونکە ئەو کاتە هەرێم لە بەردەمی مەترسیدا بوو ئەوت پەرلەمان نەما و ئەنجومەنی پارێزگا نەما و کۆمیسیۆن نەما و هەرێمەکە لەوانەیە نەمێنێ و ئەو مەترسیانە هەبوو هەڵبژاردنێکرا شەریعەتێک گەڕایەوە بۆ وەزعەکە دەبوو پەلەکرا بە لە پێکێنانی پەرلەمان هەڵبژاردنی دەستەی سەرۆکایەتی سەرۆکی پەرلەمان پێکێنانی حکوومەت بەڵام ئەوەل و ئاخیر خەتابارکەیە ئەو دوو هێزن کە دەتوانن پێکی بێن و پێکینیان خەڵک دەنگی پێدانەوە متمانەی پێدانەوە دەبوو ڕێزان لە متمانەی خەڵک گربایە ئەوانەیە خەڵک گلەی لە هێزێکی وەکو ئێمە بکە هێزێکی وەکو حەوت کورسیمان هەیە متمانەی حەوت کورسیمان پێدراوە ئەگەر بەمان توانی بە لەگەڵ 1-2 هێزی معارەزە 50 زاید یەک پێک بێنین لانی کەم سەرۆکایەتی پەرلەمان و دەستی سەرۆکایەتیمان پێکدێنە حکوومەتەکەمان جێ دەهێشت بۆ یەکێتی و پارتی لەگەڵ هەڵوێست و نەوەی نوێ و هێزەکانی دیکە دەتانتوانی ژمارەیەکی قورزمون هەر نەمان دەتوانی چونکە ئێمە بە هەمومان
سی پەرلەمانتارین بە هەموو لایەنەکانی خۆتانە لە نێو یەکگرتوودا دەزانم بەڵێکی ئەو لایەنە ئۆپۆزیسیۆنەکان یەکگرتو نین وەکو یەک هەڵوێستی مباشیر بەڵام ناکۆکیشمان نییە کۆبوونەوە دەکەین هەڵوێستی مشتەڕک دەردەبڕین بەڵام نەگەیشتوتە بخەمڵێ لە چوارچێوەی فیدراسیۆنێکی لایەنە ئۆپۆزیسیۆنەکان پێک بێ نەهاتووە لەوانەیە ئەگەر پەرلەمان کارابێ بگاتە ئەوە بەڵام چونکە پەرلەمان کارانە بۆ احتیمالی هەیە لە دوایی بۆ ڕۆژە یاسا و